بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵین کە لە دەرفەتێکی جیاوازتر بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتینەوە. خۆشەویستانم پرسیارێکی باو هەیە لەوەی کە بەڕاست ئێمە لە ئێستا لە چ ساتە وەختێک ئاژین یاخود لە چ ساتێک ئاژین. ئەم پرسیارە پرسیارێکی جەوهەریە و پرسیارێکی هەنووکەیە. خۆگەرم پرسیارە بۆ کایە جیاوازەکان بۆ کایەکی وەکو کایە سیاسیەکان نەخۆت کایە کۆمەڵایەتیەکان گرنگ بێ لەوەی کە شوناسی ئەو ساتە وەختان پێبەخشی ئەوە بۆ میدیاش ڕەنگە کارێکی گرنگ بێ چونکە میدیا ڕۆژانە مامەڵە لەگەڵ خەڵکاکە و پەیوەندیدارە بە پرس و بابەتەکانی کۆمەلگاوە لەبەرەوە کەواتە بۆ میدیا گرنگترە پرسیاری ئەوە بکە بەڕاست لە چی ئێستایە کاژین بۆ ئەوەی بتوانێت پەیامەکانی خۆی پەیامە میدیاکانی خۆی بە شێوەیەک ئاڕاستە بکە کە تەنگاوتەنگ یاخود هاوکێشەیە دروست کا لەوەی کە بە شێوەیەکی دروست پەیامەکانی خۆی بکەێنێ. قسەکە لەسەر ئەوەیە کە لە ئێستا میدیا زۆر دەستڕۆیشتووە. هەندێک قسە ینی لەبارەی میدیا واکەن یاخود هەندێک میدیاتی ئەپەڕێنن لە کۆمەڵک بابەتی زۆر گشتی لەوەی کاڵێن میدیا لە ئێستا حکمی کۆمەلگاکە واتە ئەو شانسەی لە زۆر کایی ترساندوێتەوە و بۆ خۆی حکمڕانی کۆمەلگاکە لەگەڵەوەیە کە هۆشیاریە بەخشێ بە جۆرە لە جۆرەکان حکمڕانیشەکە. خۆگەرم قسەیە ڕاست بێ خۆگەرەوەی کە میدیا بەم شوەی کە دەگوترێ ئەوە نەدەست ڕۆیشتوو بێ پرسیارە جۆهەریەکە ئەوەیە بەڕاست میدیا بێمۆڕاڵ بێ پرەنسیب ینی هەر بە شێوەیەکی گشتی یاخود با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان کە ئەنەما میدیا هیچ بربەستێکی لە بەردەمانە یاخود هیچ یاسایەک ناگرێتەوە یاخود هیچ عورفێکی کۆمەڵایەتی ناتوانێت بیوەستێنێ یاخود پابەت نییە بە هیچ عورفێکی کۆمەڵایەتیەوە. ئایا ئەم قسە دروستە یاخود بە پێچەوانەوە میدیاش بۆ خۆی جگە لەوەی ئیتیکی تایبەتی هەیە مۆڕاڵی تایبەتی هەیە ئەویش ناتوانێت زۆر جار ئەوەی کە پێگوترێ میزاجی گشتی یاخود ئەوەی کە پێگوترێ عادەت و عورفە گشتیەکان ببەزەنێ. و هەروەها قسەیەکی تر لەسەر ئەوەیە کە میدیا بە چۆن مامەڵە لەگەڵ پێدراوەکانەکە یاخود چۆن ئەو ڕووداوانەی کە هێنە پێشەوە مامەڵەیانەکە. ئێمە وتمان میدیاش بۆ خۆی ئەخلاقیاتی تایبەتی هەیە مۆڕاڵی تایبەتی هەیە ئیتیکی تایبەتی هەیە بەڵام ئەو لەبەرەوەی کە ڕۆژانە دەست و پەنجە لەگەڵ ڕووداوەکان نەرمەکە ئەو ڕووداوانی کە لە ناو کۆمەلگایە ڕوەدەن و شرۆڤەی بابەتەکانەکە ئەو کاتە میدیا بە جۆرە لە جۆرەکان ئەبێ هەڵگری جۆرەك لە ئەخلاقیاتی خۆی بێ و دەبێت پێمان بڵێ ینی بە چ شێوەیەک ڕۆماڵی ئەو بابەتانە ئاکات. لەبەرەوە ینی شتێکی تایبەت هەیە لە بواری میدیا پێگوترێ میساقی شەرەف. ئەم میساقە زۆر جار ینی لە دەرەوەی ئیتیک یاخود با بڵێن لە دەوری ئەو مۆڕاڵی کە پێویستە میدیاکار یاخود میدیا هەڵیگرێ میساقی شەریف زۆر جار شتێکی ویژدانیە واتە ئەبێ کارلێکێکی ویژدانی بکە لەگەڵ ڕووداوەکان یاخود با بڵێن لەگەڵ ئەو بابەتانی کە دەست و پەنجان لەگەڵدا نەرمەکات. لە ئێستا لە بەردەمی بابەتێکی گرنگ داین چەند ڕۆژێکمان ماوە بۆ ئەوی کە هەڵمەتی هەڵبژاردن دەست پێ بکە. ئێوە بە خۆتان نەزان هەڵمەتی هەڵبژاردن لە ڕوبەری گشتی یاخود با بڵێن لە فەزای گشتی ئاکرێ. ئەم فەزا گشتیە پەیوەندی بە هەمومانەوە هەیە واتە تایبەت نییە بە هێزێکی سیاسی تایبەت نییە بە چینێکی با بڵێن تایبەت بەڵکو ئەوەی کە پێگوترێ ڕوبەری تایبەت یاخود با بڵێن ڕوبەری گشتی ببورن ڕوبەری گشتی پەیوەندی بە هەمومانەوەیە و ینی هێزە سیاسەکان لە ماوەکی زۆر کەما لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە ئایانوێ بگەنە زۆرترین ڕوبەری گشتی بۆی پەیامەکانیان بگەێنن. خۆ ئەگەر خۆیان با بڵێن لە ڕووی ئیمکانێت و لە ڕووی ئەو داهاتی کە هیانە لە ڕووی ئەوەی کە پێگوترێ بواری مادی ئەگەر لەو ڕوانگەشەوە زۆر دەست ڕۆشتوو نەبن ینی توانایەکی زۆریان نەبێ ئەوە لە ڕێگای میدیاوە ئەگەن بە ڕوبەری گشتی واتە لە ڕێگای میدیاوە پەیامەکانیان ئەگەێنن بە فەزای گشتی و ڕوبەری گشتی. بەڵام قسەکە جارشکە لەسەرەوەیە ئایا میدیا ئەتوانێت میزاجی گشتی تێک بە ئایا ئەتوانێت عورفی گشتی تێک بە دڵنیاییەوە دەکرێت بڵین نەخێر. بەڵام گفتوگۆکەی ئێمە ئەمڕۆ لەگەڵ ئەم بەڕێزانی کە ئێستا ئەکەوینە ناو مێزگردەکەەوە و هەریەکەیان لە ڕوانگەی خۆیەوە ئەم بابەتە شرۆڤاکە زیاتر قسەمان لەسەر ئەوەیە کە میدیا بەچی مۆڕاڵێک یاخود بەچی ئیتیکێکەوە ئەچێتە ناو پرۆسی هەڵبژاردن یاخود
دەرگای ئەم پرۆسەیە چۆن نەکاتەوە و لە ناویا چۆن پەیامەکانی خۆی ئەگەێنێ لە کاتێکدا ئەبێ ئەم پرۆسەیە بە هاوسەنجی تێپەڕێنێ بە هاوسەنجی لە نێوانی کۆمەڵگا و ئەوەی کە گوتمان ڕوبەری گشتی و میزاجی گشتی و لە نێوانی ئەو پەیامانەی کە دەیگەێنێ. نامەوێت لەوە زیاتر کات بگرم، دەمەوێت میوانەکانم بە ئێوەی خۆشەویست بناسێنم. میوانی زۆر بەڕێزمان بەڕێز فاروق عەلی بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ و هەروەها زۆر بەڕێز هەژار حاتەم توێژەر لە بواری میدیای ئەلکترۆنی، مامۆستای زانکۆ و شنۆ عەبدوڵڵا پێنجوێنی میدیاکار. بوو بەرە شنۆ خوانتۆ کەوتبیە کۆتاییەوە بۆیە لە سەرەتا ناوم نەهێنە داوا لێ بڕ نەکەم. پێم خۆشە سەرەتا من پێشێکێکم لەسەر ڕۆڵی میدیا، لەسەر ئەخلاقیاتی میدیا، لەسەر ئەوەی کە مەسەلەن بۆن منە چۆن میدیا چەند ڕۆژێکی کەم دەرگایەمان بۆ وەکاتەوە ئەمان خاتە ناو پرۆسەی هەڵمەتی هەڵبژاردنەوە و لە ناو هەڵمەتی هەڵبژاردنیشە شتێکمان پێدا کە میزاجمان ناشێوێنێ و بەتایبەتی ئێستا کە خەڵک زۆر ناومێدە، ئەم ناومێدیە بە جۆرێک لە جۆرەکان زیان ناکە یاخود با بڵێن ڕۆڵی دەبێت لەوەی کە ئەم ناومێدیە کەم کاتەوە بە پێچوانەوە خەڵک وا لێ بکات کە ئومێدێکی گەورە بە پرۆسەی هەڵمەتی هەڵبژاردن بدات. پێم خۆشە سەرەتا بەڕێز کاک حاجی فاروق فەرموو. بەنای خۆی بەخشندەی میهرەبان، سپاس بۆ ڕێزانە کە لە بەرنامەکە ئامادە بوون. سڵاو ڕێزم بۆ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام و دەستگاکانی ڕاگەیاندنی تۆڕی میدیایی کۆمەڵ. خۆشحاڵ دەبم منیش بەشدار بم لەو بەرنامە لە سەرکایەک لە کایە گرنگەکانی ژیانی ئەمڕۆی هاوڵاتیان قسە پێم کاویش میدیا و ڕۆڵ و کاریگەری میدیایە لەسەر ژیانی مرۆڤەکان بە تایبەتیش لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە. دیارە نە زیادەڕەویە نە دووبارەی ئەگەر بڵێن میدیا لە ئەم ڕۆمانە بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە و لەو سەردەما کە سەردەمی گلۆباڵە کاریگەری زیاد لە حەدی هەیە، کاریگەریە کە پێشتر چاوەڕوانی لێ نەکراوە. دەتوانم بڵێم میدیا کاریگەری هەیە لەسەر ژیانی تاکە تاکەی مرۆڤەکان. کاریگەری تەنها لەسەر کایە سیاسیەکە نییە، کاریگەری تەنها لەسەر کایە معریفی و ڕۆشنبیریەکە نییە، کاریگەری هەیە لەسەر بوارە کۆمەڵایەتی و خێزان، لەسەر بواری پەروەردەیی و فێرکردن، لەسەر تەواوی جومگەکانی ژیانی مرۆڤایەتی بە سیاسی و ئابووری و خێزانەوە هەمووی کاریگەری هەیە. ئەگەر لە ڕابردووە میدیا و کاری ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسی بە دەسەڵاتی چوارەم ناوزەت کرابێ پێناسە کرابێ، پێم وایە ئێستا و قۆناغی زۆر تێپەڕاندووە. ئێستا دەسەڵاتی یەکەمە و کاریگەری هەیە لەسەر بنیادنانی دەسەڵاتەکان و دامەزراندنی دەسەڵاتەکان و گۆڕانکاری لە دەسەڵاتی سیاسی و ئابووریە. دەتوانێت خەڵکێک بخاتە سەر کورسی دەسەڵات و دەتوانێت خەڵکێکیش لەسەر کورسی دەسەڵات بێنێتە خوارەوە. بەڵام لە جیهانی ئیسلامیە بە تایبەتی من ئەگەر وەکو بەرپرسیاری میدیایەکی پابند کە باگراوندێکی ئیسلامی هەیە مقسە لەسەر میدیاکەی خۆمان بکەم، دەتوانم کۆمەڵی تایبەتمەندی باسکەم کە میدیاکەی ئێمەتیایە و شانازی پێوە دەکەین. دیارە ئەگەر هەر میدیایەکی کە کۆمەڵێ مۆراڵ و کۆمەڵێ ئێتیکی کاری ڕۆژنامە هەبێ، ڕۆژنامەیی هەبێ کە پێیوە پابند بێ، کۆمەڵێ میساقی شەرەف هەبێ کە قانون و ڕێسا وەزعیەکان بۆی دیاریکردبن، ئەوە بۆ میدیایەکی ئیسلامی کە ئێمە بۆ خۆمان ئەو تاریفەمان لە خۆمان ناوە میدیایەکی پابندی ئیسلامین، کۆمەڵێ مۆراڵ و ئەخلاقی پابند هەیە بۆ ئێمە کە پێوە پابندین پێش یاسا و ڕێسا وەزعیەکان کە ئەویش ئەو ئەخلاق و مۆراڵانەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئێمەی دیاری کردووە پێویستە پێوە پابند بین. ئەگەر بە شێوەیەکی زۆر سادەی ئێمە سیرکەین، بۆ نمونە خوای گەورە کە دەفەرموێ وەقولوا للناس حوسنا، هەر شتێک دەڵێن بە خەڵکی باشی بەرامبەر بڵێن، لە بەرامبەریان ناوزڕاندن مەکەن، تاکەکان ناشیرین مەکەن. ئەمە پێشەوەی لە ئیتیکی کاری ڕۆژنامەوانیە هەبێ، پێشەوەی لە میساقی شەرەفی هەر دەستگایەکی ڕۆژنامەوانیە هەیە، وەکو میدیایەکی پابند ئێمە کۆمەڵی بابەتی ئەخلاقیمانەیە پێوە پابند بین، ئەو ڕێسا دینەیە کە ئێمە پابند دەکا. کۆمەڵێ فەرمودەی پێغەمبەری خوا هەیە عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ کەلیمەت الطەیبەت صەدەقە،
تۆ سیرکە من پێم وانەیە هیچ میساقێکی شەرەف کە لە قانونە وەزعیەکانە هەیە بە ئەندازەی ئەم فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تاکەکان پابند کا بەوەی کە لە بەرامبەری یەکە باش بڵێن بۆی میدیای ئێمە وەکو میدیای کۆمەڵی ئیسلامی لە ناو بانگەشەی هەڵبژاردنە و لە دەرەوەی بانگەشەی هەڵبژاردنیش ئەوەی کە لە بەرامبەری بەرامبەرەکانیە بەکارهێنێ وشەی باش و ڕێکوپێک و خاوەن کۆمەڵە پرەنسیپ و ئەخلاقیە یان ئەو فەرمودە درێژەی کە فەرمی لەیسە المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء مسلمان نەتانە هاوێژە نە ناشرینکەرە نە لەعنەتکەرە لە خەڵقی وهاکەزا کۆمەڵی فەرمودە هەیە کە ئەمانە وای کردووە کە ئێمە چ خۆمان وەکو تاک چ وەکو بناغەی میدیاکەمانی لەسەر دابمەزرێنین ئەمە کۆمەڵی یاسایەکن کە یارمەتی دەری ئێمە دەدەن لەگەڵ شانبەشانی ئیتیکی کاری ڕۆژنامە نووسیا ئەو میساقە شەرەفی کە پێویستە هەر دەستگایەکی هەر میدیایەک یان هەر ڕۆژنامە نووسێک پێوە پابند بێ ئێمە پێش ئەم میساقانە پێوە پابند دەبین ئەمە لەلایەکەوە لەلایەکی کە ئەگەر بە شێوەیەکی سەڵی دیسرانەوە باسی کەم میدیای کۆمەڵ پێویستی بەوە نییە لە کاتی بانگەشەکردنی هەڵبژاردنە دەست بۆ ناشرینکردنی خەڵقی ببە ئەو لایەنەی کە بانگەشەی بۆ دەکا ئەوەنەیە باشە هەیە پێویست بۆ ناکە ئێمە پەلاماری خەڵقی بدەین ئێمە پێویستیمان بەوە هەیە کارە باشەکانی خۆمان جاری کە بدەینەوە بە خەڵقی بەبێ ئەوەی ناوزڕاندنی خەڵقی تیاابێ ئێمە لەسەر ئاستەکانی کاری پەرلەمانیمان وەکو کۆمەڵی ئیسلامی کاری فراکسیۆنەکەمان و پەرلەمانتارەکەمان یەکەیەکەیان ئەوە نیانە کار و چالاکی جەماوەری هەبوو پێویست بۆ ناکە من تاعن لە خەڵقی بدەم لەسەر ئاسی بەشداریمان لە حکومت لەو ماوەی کە لە مشارکەی حکومداریمان کردووە ئەوە کاری باشمان هەیە لە ئاسی وەزارەت و وەزیرەکانمان تەنها وەصفی کارەکانی خۆمان بکەین و پیشانی خەڵقی بدەینەوە پێویستمان بەوە نییە پەلاماری خەڵقی بدەین لە کاتێکا پەلاماردان لە ئەخلاقی میدیای کۆمەڵی ئیسلامی نییە لەسەر ئاسی سیاسی و مەواقیفە سیاسیەکانمان ئەوە هەڵوێست و مەواقیفی سیاسی بەرز و پەسەندمانەیە کە لەبەری گەل بوین بۆ خۆمان لە هاوڵاتیان خۆمانمان گیان نەکردوێتەوە کافیە بۆ ئێمە کە بانگەشەی هەڵبژاردنمان لەو چوارچێوە بێ لەسەر ئاسی خزمەت گوزاریمان ئێمە تەنها باس لە خزمەتەکانی بەرنامەی بەخشین و دەستگای بەخشینمان بکەین لە چوارچێوەی ساڵانی ڕابردووە کە کردوێتی پێویستمان بەوە نییە ئێمە میدیاکەمان میدیایەکی زبری تون بێ وەکو باسم کرد چ لە ڕووی مەبادیئی ئاینیەوە چی لە ڕووی مەبادیئی وەزعی وەکو کاری ڕۆژنامە نووسیەوە ئێمە پێویستیمان بەوە نییە و ڕێگەمان بە خۆمان نەداوە چ خۆمان چ ڕۆژنامە نووسەکانمان کار لەسەر ناشرینکردنی خەڵقی بکەین بەڵکو جارێکی کە دەمانوێت بڵێن کۆمەڵی ئیسلامی ئەمەیە و لە میدیاکەمانە ئەمە نیشان دەدەین بەبێ ئەوەی کە تەشیر و ناوزڕاندن بکەین بەبێ ئەوەی کە لەم بێهیوایەی کە خەڵقی تێکەوتووە لە بەرامبەری هەڵبژاردن ئێمە خەڵکی ناڕەحاتکەین دیسرانەوە دەگەڕێمەوە بەو مەبادیە ئەسیلانی کە خۆمانی لەسرە دامەزراوە کە دەفەرمێ بەشیر و وەلات و نەفیر و ئێمە تەنها هیوا بدەینە خەڵکی مژدەیان پێ بدەین ئەگەر متمانیاندا بە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی و بە کۆمەڵی ئیسلامی ئەو نوێنەرانە دەخاتە پەرلەمان کە نمونەی نوێنەرەکانی ڕابردوومان بوون لە حکومتداری ئەگەر حکوومەتمان کەوتە دەست ئەو خەڵکانە دەکەینە وەزیر کە لە ماوەی ڕابردووە ئەزمونونەکەیان بینیوە بۆیە لە بری ئەوەی کەوا ئێمە میدیایەکی گەرم بین خەڵتوشین بێهیوایی بکەین خەڵتوشی نیگەرانی بکەین بێگومان کۆمەڵی مۆراڵ و ئەخلاقی پێوە پابندین وەکو ئەخلاقی کاری ڕۆژنامەنووسی وەکو ئەخلاق ئاینی زۆر باشە مامۆستا هەژار من هەڵبەت نامەوێت پرسیار بکەم تۆ خۆت ئازادی لەو ڕوبەرەی کە خۆت هەتا چۆن وەڵام ئەدەیتەوە یاخود با بڵێن من نامەوێت پرسیار بکەم بەزەمەوێت بتخەمە سەرخەتی شتێکی گرنگ ئەمیش ئەوەیە کە لە تایبەتمەندی جەنابەت نزیکە ئەویش ئەوەیە کە لە ئێستا خۆتە زانی ئەوەی کە پێگوترێت سۆشال میدیا خۆت ئەوەی کە بواری نێت ڕاستەکەی خەریکە میدیای فەرمی تێپەڕێنێ خەریکە بەو مانای بە دوو مانایەکانەوەیە کە میدیای فەرمی هەرچی چۆنێک بێ فلتەرەکرێ یاخود با بڵێن بە جۆرە لە جۆرەکان ڕقاباکرێ بەس تۆ زانی ئەوەی کە پێگوترێت سۆشال میدیا بە تایبەتی ئەم میدیا گەرمە یعنی خەریکە وردە ڕۆڵی میدیای فەرمی نایاڵێ بەو مانایی کە هەم ینی دوورەکەوێتەوە لە ڕقابە و هیچ فلتەرێکی نییە و چی بێوێ مەسەلەم چی بخوازێ دەتوانێت ئەوە بڵاو کاتەوە لەو مەساحەی کە هەیەی و لە ڕوانگەکەی تریشەوە خەریکە ئەوەی کە پێگوترێ گرنگجی خەبەر
واتاوی کە پێگوتری هەواڵ یاخود با بڵێن خەبەر ینی وای لێ بکە کە ئەم خەبەرە بە شێوەیەک بڵاو بکاتەوە کە دیسان ڕۆڵی میدیای فەرمی زۆر لاوازکە بۆ بۆچوونی تۆ ئێمە قسە لەسەرەوەکەین ئەڵێن میدیای فەرمی هەڵگری میدیایەکی مۆراڵیە یاخوات مۆراڵی هەیە یاخود ئیتیشی هەیە یاخود میساقی شەرەفی هەیە بەس ئەی میدیای سوۆسیال میدیا ئەی میدیای بواری نێت بەناوی خوا سەرەتا منیش زۆر سپاس بۆ دەرفەتە منیش جارێکی بەخاتنی هاوڕەکان بکەم طبعا پێشەوە من نەمێ قسە لە شتێ بکەم کە تۆ بەخۆ لە پرسیاری پێشوە ئاماژە پێکردیان وەکو دەستپێکی بەرنامەکەمان ئەمێ من ئەوە هەمومانەوە زانین کە ئیعلام کاریگەری هەیە و کاک حادی چەندێک لە قسەکان ئاماژەی پێ جەنابەت لە پێشێکەکەیە طبعا ئیعلام کاریگەری ڕاستەخۆ نەڕاستەخۆی ئیجابی و سلبی هەیە ئینکاری ناکرێت ئەوەی کە ئەمڕۆ بە چای خۆمانەیە ببینین لە ئەوروپا و لە ئەمریکا و لە جیهانی سێهەم و لە هەموو دنیای کاریگەری ئیعلامە و کاک حادی وتی ئێستا ئەتوانێت بڵێن لە هەندێک وڵاتە ئیعلام لە دەسەڵاتی چوارەمی دەرچوو بۆ دەسەڵاتی یەکەم باشترین نمونە ئەو کارانە بوو کە لەم ماوەیە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک تۆمەتبا کرا بە ئەوەی کە لە سوودی ترەمپ لە هەڵبژارنەکانە کاری کردو و نزیکەی لە سایە سێنزەی پشکەکانی لە بازاری بۆرسی عالمیە بارسەکە بهینەکەی خۆیان لە دەستدا یعنی ئێمەش ئەمان گەێنێتە ئەوەی کە ئێستا ئیعلام بە تایبەتی ئەوە کە وەڵامێکیشە بۆ بەڕێزیشت کە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەسەڵاتی یەکەمن لە زۆر وڵاتە جایتر ئێستا قسە لەسەرەوەکەین کە ئایا چی بکایەتینەکە بەس پێش هەموو شتێک ئیعلام تەمەن زانانی ئەو بوارە زانانی بواری ئیعلام شارەزانی بواری میدیا چەند تیۆری چەندانەوە کە پێیان وایە مەسەلەن ئیعلام جاری وایە ڕاستەوخۆ کاریگەریکە بەجێهێڵە جاری وایە کاریگەریەکە جار سلبیە یا ئیجابیە بۆ نمونە تۆ سەیریکە لە سەیرکردنی فیلمێکی تورکیا یا لە سەیرکردنی فیلمێکی ئێرانیە کاتێک ئێمە ئەمان بینی پەیام و سپێدە فیلمی یا سەحەر فیلمێکی باشیان لێدا کە لەگەڵ بەها جوانەکانی کۆمەلگایە لەگەڵ بەها جوانەکان بەها باڵەکانە یەکێگرتوانە سەیرەکەت کاریگەری تاوی لەسەر تەلەبەی جامیعە بەجێ هێشت ئەو کاتێک کە من لە زانکۆ بووم خەڵکانێکی زۆر لەشکیان ناکرد بەس دەخۆشی هیلینی ئەسحابکاوی لەشکیان کرد کەواتە ئەمە توانین بڵێن کاریگەریشی ڕاستەخۆ بوو و بە هەمان شێوە ئێستا سەیرێکی کاریگەریەکە پێچەوانە بۆتەوە کاریگەریی سلبی بەداخەوە سەیرەکەی هەندێک فیلمی تورکی کاریگەری خراپ بەجێ لەسەر پەروەردەی خێزان سەر پەروەردەی مناڵە سەر پەروەردەی کچان بۆی هەندێک پێیان وایە کە ئیعلام کاریگەریی هەم ڕاستەخۆی هەم ڕاستەخۆ تیۆرێکی تر هەیە بە سەرعی باسییان بکەم نامێ زۆر بچمە ناوێ تیۆرێکی پێ وایە کە ئیعلام ئیستیخداماتی و نافعیشیە ینی پێی وایە کە منێک کە ئیعلامێک بەکارهێنم بۆیە بەکارهێنم لەبەری سوودێک لەو ئیعلامە بینم بۆ منە من ئەمە مۆبایلێکە بۆ بەکارهێنم لەبەری سوودی لێوە کاتەمە ئەلیستیخدامات والمەنافع تیۆرێکی هەیە کە پێی وایە تحدید الأجندة ئەمە تیۆریەکە ینی ئاڵێ ئیعلام میدیا تحدیدی کارەکان بۆ هاوڵاتیان بۆ بینەر یا بۆ وەرگرت دیاریەکە ئەوە میدیایەکەوە ئاکا خەڵک چۆن بیرکەنەوە چۆن قژیان دابێن بووین باخیان چۆن بێ ئەگەر سەیری ئەم ڕۆژکەین لەواچی ئەم تحدیدی ئەجندەیە زۆر بەڕوونی دیار بێت چونکە سەیرەکەی گەنجان ماوەیەکی زۆر خەڵکێکی ئیسلامی ئەوەی کە پابەت بوو بە دین و ڕیشی هەستەوە کەی سەیرەکەی ئێستا خەڵکانێکی زۆر بە کاریگەری هەندێک گۆرانی بێژوشت ڕیشیان بە شێوەیەکە تاشنەوەکە و گۆرانی بێژانە کەواتە ئەمە ئەتوانین بڵێن میدیاکە تحدیدی بۆ وەرگرە دیاری کرد خاڵێکی تر هەیە کە ئەوش ئەوەیە تیۆریەکی تر پەیبردنی تاجێک بە واقعیش کۆمەڵایەتی من ئێستا نامێ زۆر بمانەوە کات بکەم ئێستا دێنەوە سەر ئەو پرسیاری ئایا تۆڕە کۆمەڵایەتەکان بێگومان بەداخەوە لەگەڵ ئەو لایەنە باشی کە هەیەی لەگەڵ ئەو لایەنە ئیجابی کە ئێمە بینیمان لە شۆڕشی بەهاری عەرەبیە کە و کاتێ لە میسرە بخوێن کە دەورێکی کاریگەری هەبوو لە بەهاری عەرەبیە هەندێک پیان ناویان شۆڕشی فەیسبوک ئێمە ئەمان بینی لە میسرە ئەوەی کە تۆڕە کۆمەڵایەتیە یا پەیجێکی کایگوت هەمومان فڵان کەسین یا لە هەمومان لەگەڵ فڵان کەسای لە تونس و لە یەمەن و لە میسرا دروستی کرد هیچ شتێ دروستی نەکرد بە تایبەتی لە میسر و لە تونسا چونکە ئاسی کاریگەری ئاسی سەقافی خەڵکەکە بەرزتر بوو بەڵام لە هەمان کاتیشە بەداخەوە سەیرەکەن هەر ئەم تۆڕە کۆمەڵاتی وەکو جەنابیش ئاماژە پێکرد لە پرسیارەکە ئێستا بۆتە سەبەبێکی ینی بۆتە دەواازەیەک بۆ خراپەکاری بەداخەوە یعنی ئەوەی کە جگە لەلایەنە ئیعلامێکەکە تۆ سەیرەکەی جاران کەناڵێکی پابند یا کەناڵێکی سەرچاوی ئیعلامەکەی دیار بوو ئەگوت من ئیعلامەکەم لە پێیانمێکە وەرگرتەوە بەس سەیرەکەی ئێستا کەسێک لە فەیسبوکەوە بۆ خۆی هەواڵە بڵاوکاتەوە بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ مەزدەر بەبێ بگەڕێتەوە بۆ ڕازگۆیی کە هیچێکە لە بنەما سەرنجەکانی خەبەر یعنی بۆیە لەگەڵ ئەوەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان شۆڕشێکی بەرپا کرد لەگەڵ ئەوەی کە تەکانێکی گەورەی لە دنیا هێنایەکایەوە کە ئەمە جێگای دەستخۆشە بەڵام بەداخیشەوە بەداخەوە یعنی وای لێکرد بەهای خەبەر نەماوە ئێستا ئەوەی کە لەواسێ مامۆستاکاران بزانێ شتێکی پێڵە قیمەتی خەبەر لەوەیە بوو کە
ئێوە لە کەناڵەکە و کاتە من لە کەناڵی پام لە بەشی نیوزڕمیشمە کرد ینی کارمان لەسەر خبرێکی ڕازگویانە بڵاوکەینەوە خبرێک بێ لە پامێکەوە تاکیدمانە سەرچاومان بۆ وەرەگرت تەلەفۆنمان بۆ کەسێک لە دایرێکە بەڵام ێستا سەیرێکی کابرا دانیشتووە لە هەولێرەوە لە کۆیەوە لە ڕانیەوە بۆ خۆی تۆڕە کۆمەڵاتی بەڕێوە بێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ئەزانم خبرە ڕاستە نانینا اینجا سەیرێکی ڕاستمی ئافرەتێ بڵاوکاتەوە فڵان ئافرەت بە تۆمەتی فڵانش بەنای واوە کەنابێ بە شەرەف کوژرا بەداخەوە یەکێک لە هەرە تۆمەتەکان لە هەرە خراپەکانی کە ئەمڕۆ تۆڕە کۆمەڵاتیەکان دروست کردەوەی کە کاریگەریەکی زۆر خراپی دروست کرد لەسەر لاشعورمان سەیرێکی تۆ لەگەڵ کۆمەڵە تۆڕ ئەبینی گەخسەڵ وەڵامە فڵان ڕسم بڵاوکاتەوە وەڵام ئەمەیان ئەم فلان خەبەر بداوە ئێستا من ینی خەڵک وای لێ هاتووە لەگەڵ کۆمەڵە پەیجە لەگەڵ کۆمەڵە سایتە لەگەڵ ڕێزبەنی شتی ڕاستی بڵاو ناکەنەوە من ڕۆژێ بەڕێوەبەری پەیجێکم بینی کەسێک کوژرا بوو لە ڕانیە سێ ڕسمی ئەو کەسە کوژراوی لێدا بوو بە سەر نووسەرەکەیم بینی لە دانیشتێکی ئامایە وتم فڵان کەس تۆ کەسێکی بەحساب کەسێکی لایانی پیشەیە پارێزی تۆ گوناح دەگات لە ڕووی ئیعلامیەوە لە ڕووی پیشەییەوە ئەو هەواڵە بڵاوکەیتەوە دی چی بکەم وتم تاکید لە پامێرەکە بکە سێ ڕسمی کەسێکی کوژرا ببێ ئەوەی کە دەموچاوی تێبووی بڵاو مەکەرەوە یعنی لەو ماوەیە عایلەیەک لە هەڵەبجە کوڕێک کەسوکاری خۆی کوشت لە هەڵەبجە تەنها کەناڵی ئیعلام کەناڵی پەیام دەموچاویان تێکدا وێنەکانی بڵاو نەکردەوە من لە هەموو کەناڵەکانە سەیرمە کرد هەمویان ڕاستمەکانیەوە کە خۆی بڵاو کردەوە کە بەداخەوە من لادانە لە میساقی شەرە من لادانە لەو ئیتێکی میدیایی کە بێ هەمومان ئیشی لەسەر بکەین ئەوەیە کە بەڕاستی ئێمە لەگەڵ ئەوی بەڵێ ئیعلامین بەڵامە بێ ئاگامان لە دابنیری کۆمەلگە بێ لە بەهاجوانەکانی کۆمەلگە بێ ئاگامان لەوە بێ کە کەسێک نەبینە قازی چونکە زۆربەی ئێستا پەیامێر و ڕۆژنامەنووس بۆتە قازی بۆ خۆی حکومەکە بۆ خۆی هەواڵەکە بڵاوکەتەوە خۆشی کە لێی پرسی کاکەوشە بۆکەی هەڵە جاکاکە من ڕۆژنامەنووسم یعنی پێی وا لەگەڵ ڕۆژنامەنووس بوو ئەبێم حکومی خەڵک بکات لەگەڵ کاتێکە ڕۆژنامەنووس قازی نییە ڕۆژنامەنووس من دەرسێکم هەبوو مامۆستاکارانزان لە پەیمانگەی تەکنیکی دوکان تاکیدم لەوە کردووە ئێوە گەیەنەر بن ڕۆژنامە کە بتان بە ڕۆژنامەنووس دەبێت ئەو تەلی کارەبای وابی تەلی کارەباکە هیچ بەخۆی گل ناداتەوە ئەیگەێنێتەوە ئەبێ ڕۆژنامەنووسی شت بگەێنێ یعنی ئەمەی کە بە ئەمڕۆ هەیە بەڕاستی بەداخەوە زوڵمکردنە بۆ سەر بەهاجوانەکانی دەستدرێژی بۆ سەر بەهاجوانەکانی کۆمەلگە دەستدرێژی بۆ سەر ئەو بەهانەی خێزانی لەسەر بنیادنراوە من زۆر جا لە زۆر شوێنێکی ئەم قسەم وتووە هەر کاتێک کەسێک ئەکوژێ لەسەر لایەنی ئەوەی کە پێ ئەو درێژەرە ئیتر کابرا جارێ هەواڵەکە ڕاز نەبووەوە ئەم ڕسمەکەی بڵاوکاتەوە بە ناوی سیانی شەوە کە لە کاتێکە لە یاسای کاری ڕۆژنامەنووسی ساڵی 2010 کە شاری یاشای ڕۆژنامەگەری پێوترێت کە کۆمەڵ ڕۆژنامە چەند ساڵە خەریکی بوون لە پەردەمان دەنگی لەسەدرا بەڕاستی بێم ناوانەوە ئەبێ پیت بڵاوکرێتەوە ئەبێ پەیوەندی بە پارێزەرەکە و پەیوەندی بە عایلەکە و جاری وایە پەیوەندی بە کەسی یەکەم و دووبی شەو ناکە پەیوەندی بە پارێزەرەکە شەو ناکە خۆی ڕسمەکە دابەزێن بەداخەوە هەمووی لادانە یعنی کاک پەیوەند بەداخەوە ئەوەی ئەمڕۆ تۆڕی کۆمەڵایەتی کە بەداخەوە جگەل لەوەی کە ینی لە بەهاکانی هەواڵی لەدەستداوە بەداخەوە بەهای کۆمەلگاشی تێکداوە ینی من زۆر متەئەسیفم بۆ حاڵەتە داواکاریشم کار لەسەر بەهاجوانەکانی کۆمەلگە بکرێت کار لەسەر ئەو بکرێت کاتێک خەبەرێک تاکید جەخت لە مەزدارەکە بکرێت جەخت لەو ئایا ڕاستە دروستە ئەم شتە بووە نەبووە چێ لەم کەسە تۆمەتبارە یعنی من ئەو هەواڵی ڕانیە کە ئەو سایتێکی زۆر دیاریشە ناوی ناهێنم سێ ڕسمی کەسێکی لا گووا لە ڕانیە کەسە لەسەر باوکی کوژراوەتەوە باشە چۆن تۆڵی چێ لەم هەواڵە ڕاستە تۆ چۆن گەشتیتە ئەوەی کە ئەم کەسە لەسەر باوکی کوژرا چۆن گەشتیتە ئەوەی ئەنجاوە کوچیرۆکیش دەڕێست بۆ جەوازەوە بێنە کە لایەنە خەبەرێکی هەر لە دەستا بوو بۆیە من هیوادار بەداخەوە ئەنجا ئێش تێشکەشم بیرکەوتەوە ئەنی ئەوەی کە ئەمڕۆ کەناڵێک پابند بە میساقێکی شەرەفەوە لاچێک حاجی فاروق هەندێک کۆبوونی لەگە سندیکا ڕۆژنامەنووسان کردی بە یا لە هەندێک منتەدات ئەوانەی بەڕێوەبەری رادیۆکانن هەندێک کەسیان بینی بەڵام ئەم پابندە بە میساقێکی شەرەفەوە کە بۆی نووسراوەتەوە یا لە بەردەتیاتی یا و کاک حاجی خۆیەتی پابندە بە هەندێک بنەمای ئاینیەوە بەڵام بەداخەوە تۆڕە کۆمەڵاتیەکە پابند نییە بەوەشەوە یعنی یەکێک لەو هۆکارانەی کە تۆڕە کۆمەڵاتیەکان بۆ زۆر دەستیان کراوەیە حتا ئەو کەسانش کە لە ئێستا بوون منێکێ لە ئەمریکا تۆڕێژ کۆمەڵایەتی هەیە لێرە وێنەیە بڵاوکاتەوە لێرە کەسە لەسەر وێنێ بوون من ئەکوژێ ئایا بەیاسای عراقی ئەوەی چێکە لە کێشەکان ئایا بەیاسای عراقی سزادە یا بەیاسای ئەمریکا ینی بۆیە بەداخەوە لە ڕووە یاسایەکەشەوە جەرائیمێکی زۆر تاوانکاریێکی زۆر تەشەنەی کردووە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕێی من هەردیراسەکانی ژواڵن تۆ بچۆ ئێستا سەیری کە ئەو کەسانی کە لەسەر ڕسمێک لەسەر فلیمێک لەسەر شتێک ئەکوژێ لەسەر پەیوەندێکی تەلەفۆنی بەبێ ئەوەی کە ئەم کەسە ئاگاداری بێ بڵاوکرێتەوە ینی بەداخەوە زۆر سپاس ئەگەر مامۆستا کاروان ڕێگەم بدا پێم خۆشە بۆی باڵانسەکە ڕابگرم حەزەکەم ڕێگە بدەم بە شنۆخان من نامەوێت چ پرسیارە بکەم
ئەچەنە دەگوترێ بە تایبەتیەوەی کە پەیوەندی بە میدیای بینراوە هەیە گوترێ زۆرترین بینەرەکانی بریتین لە خاتونەکان بریتین لە ئافرەتان و لە میدیای هەتا لە سوۆشەل میدیاشە ڕەنگە زۆرترین بەکارهێنەر لەبەرەوەی ئاسانترە ئەو خاتونە توانێت لە ماڵەکەی خۆیان مەسەلەن بۆن منە بێەوەی بێتە دەرەوە ئەم میدیای بەکاربێنێ ینی لەو ڕوانگەشەوە چۆن زۆرترین بینەر ڕەنگە لە ئافرەتان بێ لە بواری میدیای ئەلکترۆنیشا بە تایبەتی لە سوۆشال میدیایە زۆرترین بەکارهێنەر ڕەنگە بگەڕێتەوە بۆ ئافرەتان حەزەکەم لەگەڵ قسەکانی خۆتە ئەگەر تێبینێکیش لەسەر ئەمە هەبێ فەرموو. سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێم ئەگەر قسە لەسەر میدیا بکەین بە شێوازێکی گشتی ئەکرێ ئێمە چۆن ئەڵی میدیا چەند گرنگە بەڕاستی لە ئێستایە وەک جەنابەت لە پێشەکیە باست کرد میدیا گرنگی خۆی هەیە چ بۆ تاک چ بۆ خێزان چ بۆ کۆمەلگا کە ئەتوانم بڵێم دەورێکی ئەتوانێت ئیجابی بگێڕێ و دەورێکی ئەتوانێت سلبی بگێڕە بەو ئاراستەی کە تۆ چۆن ئەمە ئەگەیانی تۆ چۆن لە میدیایەکە ئیشەکەی بەتایبەتی لە مەسەلەی ئافرەتە ئەگەر بیتە سەر ئەوەی کە یاسای ڕۆژنامەگەری بەڕاستی کە لە ژمارە 35 ساڵی 2010 کاتێکە لە پەرلەمان ئیشی لەسەرکە چەند خاڵێکی گرنگ دانراوە کە دەبێ میدیاکار و ڕۆژنامەنووس ئیشی لەسەر بکە یەک لەو خاڵانە دەڵێت دەبێ ئەم کەسە کەسێک بێ ڕاستگۆ بێ و جێی متمانە بێ و بەدڵسۆزی کارەکەی خۆی بکە نەکەوێتە ژێر کاریگەری هیچ لایەنێک هەوڵ بدا بۆ ئەوەی زیاترین زانیاری دەست بکەوێ هەموو ئەمانە گرنگن بۆ کەسی میدیاکار و کەسی ڕۆژنامەنووس بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا لە دوای دەرچوونی ئەو یاسایە لە پەرلەمانی کوردستان چ کارێک کراوە لە میدیاکانە بۆ ئەوەی کە ئەمە ئەم چەند خاڵە و خاڵی تریش کە ینی ئیشی لەسەر بکرێ ئایا کەناڵەکان گەشتونەتە ئەوەی کە متمانەیەکی تەواو متمانێکی تەواویان هەبێ و لەسەر بواری ڕۆژنامەگەری و بواری هەواڵ و ینی بابەتی سیاسی و بابەتی کۆمەڵایەتی و ئەمانە ڕاستگۆیەکی تیا هەبێ من لای شارمەوە بەڕاستی لە واقعی ئێستای هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێم میدیاکان کراوەتە ئاراستە ینی ئاراستە کراوە بۆ حیزب زۆرینەی کەناڵەکانی ئێمە حیزبین لە ژێر کاریگەری حیزبایە و حیزب چی پێ ئەڵێ بەتایبەتی کەسە باڵەکانی ناو حیزبەکە مەکتەب سیاسیەکانیان ئەوان چ تەوجیهێکیان هەبێ بۆ ئەو کەناڵە دەبێت بەو شێوازە ئیشی لەسەر بکەن ئەمە بەڕاستی خاڵێکە من بە لاوازی ئەبینم کە زۆرینەی کەناڵەکان لە هەرێمی کوردستانە بەم جۆرە ئیشی لەسەر ئەەکەن خاڵێکی تر کە زۆر گرنگە لە ئێستا ئەبینرێ بەتایبەتی لە بانگەشەی هەڵبژارنەکانە کاتێککە ئێمە چۆن ئەڵی بانگەشە ئاکەین بۆ هەڵمەتی هەڵبژاردن تۆمەتێک دروست ئەەکەین بۆ یەکتری ئەمە بەڕاستی زۆر کاریگەری سلبی هەیە لەسەر خودی جەماوەر و کۆمەلگا و خێزان کە دێت کەناڵێک بۆ نمونە دێت تۆمەت بۆ حیزبێک ئەکا کەناڵێکی تر تۆمەت بۆ کەناڵێکی تر ئەکا بۆ لایەنێکی پەیوەندیدار ئەکا بۆ کەسێکی باڵا دەست ئەکا دێت ئەم تۆمەتانە زەق ئەکاتەوە پێی وایە ئەگەر ئەمە بکە باشترین دەنگ ئەهێنێ لە کاتی هەڵبژارنەکانەکە ئەمە بۆ خۆی توانم بڵێم گەورەترین هەڵەیە کە کردوێتی نازانێت کە جەماوەر جۆرێک ئاراستی وەرگرتووە کە بەرەو ڕۆشنبیری ئەڕوا بیرکردنەوەیکی باشتری هەیە بە تایبەت لە مەسەلەی میدیایە کە ئەم جۆرە بەڕاستی تۆمەتانە بۆ یەک دروست ئەکرێ چۆن ئەڵێیت چه ئینسان بۆ خۆی بێ یاخود چه کەسی سیاسی بێ چه حیزبی بێ ئەبێ بە عەقڵ و بە مەنتیق ئیش بکە ئەگەر تۆ لەمانە نەداکەواتە ئەوە جارێکی تر ئێڵێمە لە میزداقی ڕۆژنامەگەری خۆت لە ئای وەکو میدیاکارە وەکو ڕۆژنامەنووسێک وەکۆی کە کەناڵێک بەڕێوە بێ خاڵێکی تر کە بەڕاستی زۆر گرنگە قسەی لەسەر بکەم بە تایبەتی هەر لەسەر لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکانە زۆر ئەکرێ بوختان دروستکردن بۆ خودی ژنان ئەمە نظر هەمومان کە لە پێشووترە بەڵێ بینی ومانە ڤیدۆی بۆ دروستکراوە ڕسمی ڕوتی بۆ دروستکرا بمبورنکەوە ئەڵێ کەسێکە ئافرەتێکە کاندیدا بۆ ئەوەی کە زۆرترین دەنگ بەدەستبێنێ بەڵام لایەنێ کەسایەتیە دێت لە ڕووی ئەخلاقیەوە تەواوی ڕوخێنێت ئەمانەی بۆ دروست ئەکا کە پیشانی بە ئەهات سەر بە حیزبێکە ئەم ئافرەتە بۆ نمونە ئەها ئەمەی هەیە لە بەرۆ دەنگی پێمەدەن ئەمە بەڕاستی کاریگەری زۆر خراپی هەیە ماماکان ئەگەر ئەم کەسە ئەمەشی هەبێ بۆ نەگەر لە مۆبایلەکەیە شتی شخصی هەبێ یاخود شتی خێزانی
لەگەڵ هاوسەری خۆی هەبێ ینی وەمان لێ هاتۆ بەڕاستی ئەو شتە شخصیانەش ئەبێت تۆ لەم جیهانەیە کە ئەوەندە بچووک بووتەوە کە دنیای ئینتەرنێت و فەیسبوک و ئەوە کاریگەری ئەوەندە هەیە لەسەر خودی ئینسانەکان وەمان لێ هاتۆ کە ئیتر ئەو شتە خێزانیانش لە مۆبایلەکانمانە نەهێڵین بەتابەتی لە کەسە دیارەکانە کەوانی کە دەرئەکەون لە میدیاکانە ئەوانی کە کەسی دیارن دێن تۆمەتیان بۆ دروست ئەکەن بە ئاراستەیەکی زۆر خراپ کە ئەمە بەڕاستی من لێرە جختی لێکەمەوە کە ئافرەتان بەو جۆرە تۆمەتبار ئەکرێن و لەکەدار ئەکرێن لەوەی کە چۆن ئەڵێ بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکارنێنێ جۆرێکی تر لەوەی کە میدیا بەڕاستی ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ئەتوانم بڵم بە شێوازێک گۆڕانکاری بەسەر هاتووە بەڵام هێشتا ماوێتی کە بگاتە ئەوەی جێی متمانی خەڵک بێ یعنی ئەتوانم بڵم لە ئێستاە میدیا بە شێوازێکی گشتی متمانی لە دەستداوە لە بەرامبەر جەماوەڕەکەی ئەنی بەڕاستی زۆرێک لە کەناڵەکان بە تایبەت بە خودی ئافرەتان بە جۆرێک نمایشی ئافرەتانەکەن کە من پێی ئەڵم جۆرێکی ڕۆشنبیرانە مامەڵێکی ڕۆشنبیرانە لەگەڵ خودی ئافرەتانە ئەکەن بەوەی کە بە نیمچە ڕوود دەری ئەخەن بەوەی کە بە شێوازێکی نەشیاو ئەم کەسێت دێنە سەر شاشە یعنی ئەمە هەموو کاریگەری هەیە بە تایبەتی لەسەر گەنجەکانمان ئەمە بۆ خودی ئافرەت بۆ من ناڵێم وەرە تۆ لە کەناڵەکەیان بۆ لە هەر کەناڵێکا تۆ ئیشەکەی وەرە لەچکێک بکە یاخود حیجابێک بپۆشە نه هەرکەس ئازادە بە خۆی چی لەبەر ئەکە بەڵام ئەبێ سنوورێک بۆ ئەمە دیاری بکرێ کە ئافرەت نەکرێتە کاڵا کە ئافرەت یاخود ژنان نەکرێنە ئامرازێک بۆ مەسەلە سێکسیەکانە بەکاری بهێنن بە تایبەتی لە حملەی هەڵبژاردنە ئێمە ئەو جۆرە تۆمەتانە دروست ئەکرێ من نای شارمەوە کاتێ مامۆستا باسی کێرۆن ساژان باسی خاڵی لاوازی خاڵێکی لاوازی ترامپی کرد بەڵام من باسی خاڵێکی بەهێزی ترامپ بکەم لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە بۆ سەرۆکی کۆمار کە ئەم کەسە لەگەڵ ئەوەی کە بازرگانێکی زۆر بەهێز بوو بەڵام کاری کرد بۆ ئەوەی کە جەماوەر و میدیا سەرنجی جەماوەر و میدیا بۆ خۆی ڕابکێشێ بۆی کە بتوانێت هەلی کار بۆ گەنجان دروست بکە بۆی کە بتوانێت بە شێوازی قسەکردنی حتا بەدی لانگوێجی چۆن پێڵن زمانی جەستە ینی ئەوەندە کاریگەری هەبوو لەسەر جەماوەرەکەی کە ئەگەر من ئەڵم خاڵە لاوازەکانی زۆر زیاترن بەڵام ئەم خاڵەوای کرد کە ئەم کەسایەتیە بێتە پێشەوە کاریگەری هەبێ لەسەر خودی جەماوەر و خودی میدیا بۆی میدیا گرنگە یعنی ئێمە لە ئێستاە بە تایبەتی بمانەوە نەمانەوێت کاریگەریەکی زۆر چۆنەڵی ئەرێنیش و نێرێنیشی هەیە لەسەر خودی کۆمەلگا لە ئەڵمانیا ساڵی 2013 کاتێک کە هەڵبژاردن کرا ڕۆژنامە نووسێکی ئەڵمانی پارتێکی دروست کرد ئەم پارتە بە ناوی پارتی چێژوەرگرتن ئەم پارتە بریتی بوو لەوەی کە دوو مەبەستی هەبوو یەک لەوانە پاراستنی مافی ئاژەڵ بوو لەگەڵ ئەوەی کردنی لە کاتی بڵین بانگەشەی هەڵبژاردنەکەیە کردنی سێکس بە شێوازێکی ڕەها کە بیری کردەوە ئەمەلیان پرسی بۆ ئەمە هەڵبژاردەوتی کۆمەڵگاکەی من یاخود شعبی ئەڵمانیا ئەمە ئەخوازێک کە سێکس لای ئەوان زۆر گرنگە بۆیە سەرنجی ئەوە ڕائەکێشم بەم جۆرە بۆ ئەوی کە دەنگدانەوەیکی باشم هەبێ و فعلەن دەنگدانەوەیکی باشیشی هەبوو بەڵام ئایا ئەوەی کە لێ ڕۆژنامە نووسێک ئەیکا بۆ خودی کۆمەڵگەی من ئەمە دروستە ینی دروست نییە لەبەرەوە تۆ کاتێ دەی لەسەر مەسائلێکی سێکسی بەرامبەر بە ئافرەتێکی کورد مەهماکان هەرچیەک بێتە دوێ ئەمە ئەەکەی ئەمە بەڕاستی لە میستاقیەتی ڕۆژنامە نووسوی لا ئەیە خاڵێکی تر کە زۆر گرنگە میدیاکان بەڕاستی زۆر مامساژار باسی کرد بەڵام من ئەمێ زیاتر جەختی لەسەرکەمەوە ئەو فلمانەی کە لێ ئەدرێن ئەوە شەرکاریگەری سلبی هەیە زۆر جار لە فەیسبوک یاخود لە کەناڵێک ئەوەندەی کە لایک و کۆمنت دێ بۆ وێنەیەک کە دای ئەبەزێنی وتارێکی ڕەنگە کاریگەری زۆر هەبێ بیخوێنێتەوە زۆریش گرنگ بێ بۆ حیاتت نایخوێنیتەوە لایکی ناکرێ بەڵام بۆ وێنەکە ڕەنگە 500,000 لایکی بۆ بکرێ یعنی تۆ لێرە ئەمە تەوازن کە تۆ چی دەرئەچێ تۆ لە کاتێکە ئەم خوێندنەوەیش بۆ تۆ گرنگە کاتێکە بتەوێ یان لە میدیاکانە بەم جۆرە ئافرەت پیشانە دەی یاخود کاریگەری ئەم فیلمانە لەسەر خودی کۆمەڵگا هەمووی سلبیاتە من بۆچی قیچێکە با بە شێوازێک ئافرەت بێتە پێشەوە من پێم خۆشە بەتایبەتی لە کەناڵی ئاسمانی پێیان کە کاک حەجی فاروق ئەو دەرگایی کردوێتەوە بۆ خودی ئافرەتان و ئەوە لێرە ئێڵم چەند جاریش تەکلیفی لە من کردووە کە بێمە پێش لە کەناڵی ئاسمانی پێیامە ئەوە جێی دەستخۆشی و من خۆشحاڵم بەوە
ینی تۆ لەو بوارە ئەتوانی بیتە پێش بەڵام بۆ شێوازەی کە لە سنووری ئیتیکی ڕۆژنامەوانی و لە سنووری ئەخلاقیەتی ڕۆژنامەوانی دەرنەچی ئەمە بۆ تۆ گرنگە نەک ئەوەی بێ ئافرەتان بکەی بەکاڵە ئەمە لەسەر ئێمەی خودی ئافرەتان و لەسەر خودی تێگڕای ڕێکخراوەکانی ژنان گرنگە کە ئێمە بەم جۆرە ئیشی لەسەر بکەین وەکو ڕێکخراوەکە خۆشمانەتوانم بڵم پرۆژێکمان ئێستا ئامادەیە لەسەر خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەناڵەکان کە ئافرەتیان کردووە بەکاڵە ئێمە ئیشی لەسەر ئەەکەین ئەمە زۆر گرنگە لە داهاتووشان لەسەرگەن دەستان خۆش دەست خۆش بێ مامۆستا کاروان هەڵبەت مەساحێکی گشتیش بۆ تۆ هەیە بۆی کە لەسەر ڕۆڵی میدیا قسە بکەی بۆی هیوادارم لە بەشی دووەمی گفتوگۆکەمانە بچینە سەر ئەوەی کە چۆن میدیا ئەچێتە ناو پرۆسی هەڵبژاردن و بە تایبەتی ئێستا کە ناومێدێکی گەورە هەیە و ینی قسە لەسەرەوەیە کە دەگوترێ حەزەکەم ئەمە ڕوبەڕووی جەناب بکەمەوە گوترێک ینی ئەوەی کە پێ گوترێ سیاسەت میزاجی گشتی تێگاوە بەڵام میدیاش ینی فەرهەنگی تێگاوە نازانم ینی تۆ زۆر جار قسە لەسەر فەرهەنگ و بابەتە فەرهەنگیەکانەکەی حەزم کردم ئەمە ئەگەر ینی ڕنگدانەوەی هەبێ لە تەنانە لە ناو بۆچوونەکەی تۆ دەستخۆش کاک پەیوەند سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە بەڕاستی پرسیارەکەت ئاڕاستی هەمانە و بابەتەیە کە من ئەمەوێ باسی بکەم کاک پەیوەند ئێمە بەگشتی ئەم مێزگرتی جەنابتان ساسان کردووە هەستەکەم لە دوو بابەتە ئێوێ قسە بکە یەکیان میدیا یەکیشانە و مۆراڵی کە هەیە کە بە حساب میدیا کاری لەسەر بکە ئێمە نەیشارینەوە مۆراڵ وەرەقەیەک نییە بین بەدەست میدیا کارێکە و بڵین قوربان بووە ئیش بکە یاسا نییە پەرلەمان بینوسێتەوە بڕیار و ڕێنمایی نییە حکومەت دای بنێ مەحکومکردن نییە حاکمێک بێ حکمی لەسەر بدا مۆراڵ نانووسرێت مۆراڵ ئەنووسرێتەوە یعنی خۆی لە ئەسڵا وجودێک هەیە بنچینەیەکی هەیە کۆمەڵێ بنەمای هەیە ئەبێ بینوسیتەوە کەس ناتوانێت بۆ خۆی زیاد و کەمی لێ بکات وەکو چۆن کانیە کاوەکەی لێتە دەرەوە بۆ مەعدەنانی خۆی کە لە ڕەگی کانێکە هەیەتە دەرەوە دوجاری تر ئەمە مەعدەنەکان جیاکرێنەوە و سوودی لێوەرەگرێیان زیاناویە و دەرەکرێن مۆراڵیش بە هەمان شێوە لە فەرهەنگی کۆمەلگایەکەوە ئەنووسرێتەوە ینی چۆن زمانێکەیە ڕێزمانی لەسەر نووسرێتەوە فەرهەنگێکە هی ئەو کۆمەلگایە یەتەم ئیتیکانە ئەم بنەمە ئەخلاقی و ڕەوشیانی لەسەر ئەنووسرێتەوە ئەمانەش واکەن کە کۆمەلگا لەسەر ئەم بنەما مۆراڵی و ئەخلاقی کۆمەڵێک دامەزراوە و دەستگا و حیزب و هەموو ئەمانی تیا بەرهەم بهێنرێت ینی ئەم کانی ئەگەر معدنێکی تیا نەبێت جانەوەری تیا دروست بێت جانەوەری تیا دروست نابێت معدنێک هەیە کە ئەیەوێت جانەوەرەکە هانەیە کە تیا دروست بێ و گەشە بکە بەڵام ئەگەر فەرهەنگەکە بەم شێوەیە بووکە میدیایەکی لەم جۆرەی لێ بەرهەم بێکە لە هەرێمی کوردستان هەیە میدیاکە بەرهەمیێت ئەمە یەکێکە لەو توێرانەی کە باسی خودی میدیاکەن کە چۆن بەرهەمێت لەناو کۆمەلگایە هەڵبەتە توێری تریشەیە کە باسی یەکەم بەڵام ئەومان بیر نەچێت کە مۆراڵ ئەوێ بنووسرێتەوە کێشەی نووسێتەوە گرنگە لای ئێمە میدیاکارەکان دانیشن مۆراڵ بۆ خۆیان نووسنەوە کە ئەمە هەڵەیەکی گەورەیە ئیتیک ئەبێ فەرهەنگناسەکان بینوسنەوە ئەبێ کۆمەڵناسەکان بینوسنەوە ئەبێ دەروونناسەکان بینوسنەوە بە ڕێکوتنی هەموو ئەمانە چونکە مرۆڤ و خاوەنی دەروونە و کۆمەلگا فەرهەنگ پێکەوەیە بەسێتەوە کۆمەلگاش کۆمەڵێ بنەمای پێناسرێتەوە هەموو ئەمان ناکرێن بە مۆراڵ ئەگەر میدیاکار بۆ خۆی بنووسێتەوە و مامۆستا بۆ خۆی بنووسێتەوە و پارێزەر و فڵان و قوتاوی هەمووی بۆ خۆی بنووسێتەوە ئەمە پەیڕەوی کارە ئەمە نابێ بە ئەخلاق و ئیتیکیەک ئەمە لەلایەکترەوە ئەمە میدیامان هەیە خۆی لە ڕاستیە پێناسی میدیا لە ڕووی زانستیەوە میدیا بریتە لەو ئامێرانەی کە پەیامێکە گەێنن هیچی تر ینی کامێرەیەک میدیای مایکێک میدیای هەموو ئەمانە پەیامە گەێنن ئەوەی کە گرنگە خودی پەیام سازەکەی لە دوای ئەمانێرانەوە ینی مۆراڵ بۆ پەیام سازەکە بێ بۆ میدیاکە نابێ ینی ئەگەر بەڕێوەبەرێکی میدیایی تەمەنێکی لەگەڵ کۆمەلگاکە بەسەر نەبرد بێ نەزانێ بنچی فەرهەنگەکانی کۆمەلگاکەی چییە شێوازی دەروون و پێکاتی کۆمەلگاکەی چی ناتوانێت مۆراڵێکی ئەخلاقیاتێکی وا دیاری بکە کە کۆمەلگاکەی بیخوازێ کەسێک لە کۆمەلگایەک ترەوە ینی تەنێو کۆمەلگایەک دامەزراوەیەکی میدیاییت بۆ دروستەکە لەسەر ستایلی کۆمەلگاکەی خۆی و شێوازی پەیامسازیت بۆ دانێ و چێتە دەرەوە ئەمە ئیشی چییە؟ ئەمە هەژمونی میدیایی لەناو کۆمەلگەکەی تۆ دروستەکە نا تۆ دامەزراوی میدیایی دروستکە هەژمونی فەرهەنگی دروستەکە ئەم هەموو میدیایانەی کە ئاراستەیەکی فەرهەنگی جیاوازیانەیە لە هەرێمی کوردستانە هەمووی بەم شێوەیە بنیاد نراون ئەیانەوێ ئەو معدەنانەی لەم کانیاوە فەرهەنگی کۆمەلگەی تۆیا هەیە تەغیری بکەن معدەنەکە ڕێنادا جانەوەرێک دروست بێ و معدەنێکی تێکا کە جانەوەرەکەی تیا دروست بێ
یان ئەو مادەنە سوودمەندەی بۆ جەستەی مناڵێکەیە کە گەشەی پێ بکە لایەدا کە شێوازی گەشەکردنەکەی جۆرێکی تر بێ هەموو ئەم پەیام سازانە لە ڕێی ئەم کەرەستە میدیانەوەی کە هەیە چ تۆڕە کۆمەڵایەتەکان چ میدیا فەرمیەکان لێرە و ئەگوێزرێنەوە بۆ بینەر کەواتە ئێمەوە بزانین کە مۆرال بۆ فەرهەنگساز و ڕۆژنامەنووسەکان گرنگە تاوەکو بزانن ئەم میدیاش چۆن بەکارێنن بابەتێکی تر کە من زۆر مەبەستمە باسی بکەم ئەوەیە کە میدیا کۆمەلگا دروستیەکە هەڵهێنجاوی ناو کۆمەلگایە کاڵم میدیایانی پەیامسازی و گواستنەوەی پەیام ئەو پرۆسێ هەڵهەنجاوی ناو کۆمەلگەیە و توێرێک بە شێوەیەکی ڕاستە و خۆباستەوەکە کە میدیا ڕنگدانەوەی بیر و تێڕوانینی ئەو کۆمەلگەیە من لێرەوە تەماشای میدیایەکی ئەوروپی بکەم ئەبێ کۆمەلگاکەی لێ بخوێنمەوە و زۆربەی لێکۆڵنەوەکانیش لەسەر کۆمەلگایەک یەکێک لە مەزدەرە سەرەکیان میدیای و کۆمەلگەیە توێرێک ترێڵێ نەخێر میدیا ئەشی ئاراستەکەری کۆمەلگە بێت یعنی ئەم کۆمەلگایە وەکو چۆن پێناسێ ڕۆشنبیرێک بێ پێیەکی لە ناو کۆمەلگا بێ پێیەکی لە پێشەوە بێ ئەبێ میدیاش هەمیشەوا بێ هەمیشە بکەوێتە پێش کۆمەلگاکەی بۆ ئەوەی چی بکە فەرهەنگێکی جوانی بۆ بسازێنێ نایشارینەوە کە فەرهەنگ کۆمەڵێک معدەن و بابەتی زیاناوی تایە ئەبێت تەغیری بکەیت تەغیر بەو ئاراستەیە کە بەرەو فەرهەنگێکی تۆکمەتری بەرێ ئەم دوو ئاراستەی میدیا هەردووکیان ڕاستن بۆ کۆمەلگەی ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەمڕۆ بەڕاستی میدیا هەڵەنجاوی ناو کۆمەلگاکەیە کۆمەلگاکەمان فەرهەنگەکەمان بووە بە فەرهەنگێکی سیاسی سرف ئەو زیانەی کە سیاست ئەو وەزعی کە سیاست لە کۆمەلگەی ئەمەیە دروستیەکە کاتێک کە فەرهەنگەکەت بەم شێوەی لێ میدیاکانیشت هەمووی میدیایەکی حزبی سرفی لێ دروستە بێت باشە ئەمەشەوە ناگەێنە میدیا حزبی خراپە کاتێک حیزبێک لە نێو فەرهەنگەکەی تۆیە دروستە بێ تەغیری فەرهەنگی بەهۆی ئامانجە سیاسەکانەوە تایە دروست نابێ ئەو کاتە میدیاکەشی میدیایەک دەرەچێ بەڵام حیزبێک بەهۆی ئامانج و مەبەستەکانیەوە ئامادەیە تەغیری فەرهەنگی و کاولکاری فەرهەنگی بکە میدیاکەشی بامان ئاراستە دەرەچێت کەواتە هەردوو حاڵەتەکە ڕاستە بەڵام بۆ کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکین فەرهەنگێکی سیاسی پوختمان هەیە و کۆمەڵێک فەرهەنگ هەیە کە یەکتر قبولکردنە بە دەمەوە یەکچوونە هەموو ئەمانەی کە لە نێوکانیاوەکە ئێمە بوون وردە وردە مادەنانە یێنە دەرەوە نمونەت بۆ هێنمەوە لا ئێمە ئەڵێن پیاو نابێ باسی خۆی بکە بۆ لەبەرەوەی بەهای ئەو باسە نامێنێ وایانە لە ئەدەبیات و فەرهەنگی کوردیشە باسکردنی پیاوی باش و هەپیا هەڵدان و ئەمانە وجودی هەیە بەڵام کەی کاتێک ئەو کەسایەتی و شەخصیەت و لایەن و ڕێکخراوە نامێنێ لە ناو کۆمەلگاکەتە دەسەکرێت بەچی پیا هەڵدان و باسکردنی باشەکانی کاک پەیوەند ئەگەر لە بری هەموو ئەم دانیشتە سیاسیانی لە نێو ئەم کۆمەلگەی ئێمەیە ئەکرێ و باسی یەکتری و پیا هەڵدانی یەکتری لە نێو ژوورەکانە ئەکرێ میدیا لە مانگێکە یەک ڕۆژ ئەم میدیایە باسی چاکەکانی ئەوی تر بکە چنێک ئاشتەوایی دروستە بێ و چنێک ئاشتەوایی لەو کۆبنەوانەوە دروستە بێ ئاشتەوایی کۆمەڵایەتی لە نێو کۆبنەوە سیاسیەکانە وجودی نییە بۆ لەبەرەوەی تەنانەت لە میدیاکانی شانایەتە دەرەوە لە میدیاکانە پێچەوانەکەی دروستە بێ ئەمە ئەم فەرهەنگە دروستی کردو کە ئێمە لە مێژەوە بەو شێوەی لێمان تێکدراوە هەر ئەبێ خۆمان باسی خۆمان بکەین کەس باسی کەس ناکە تا و کاتی نامێنێ کە نەما ئەنجا دەسەکە بە پیا هەڵدان اینجا ئەمە وەکو بڵێ بەهایەکی نامێنێت لە ناو کۆمەلگاکەدا یعنی ئەگەر مانگی یەک سەعات باسی باشە یەکتری بکرێ ئەکرێ ئاشتەوایەکی بەرفراوانی کۆمەڵایەتی و پێکۆژیانێکی فراوان دروست بێ و بێت بە فەرهەنگ اینجا کاک پەیوەند ئێمە خەلەلی فەرهەنگی ئێمەش تەنها پەیوەست نییە بەوەی کە تەغیری مادەنی کراوەتی ئەمانە پەیوەندی بە خەلەلی یاسایی ئێمەشەوە هەیە لەنێو پەرلەمانە خەلەلی ڕێنمایی قانون دەوڵەتیشمانەوە هەیە یعنی لە زۆربەی وڵاتەکانە بەتایبەت وڵاتە پێشکەوتوەکان قانونێک کە یەکەم جاردا ئەندێ وردە وردە ئیش لەسەرەوەکەن کە ئەم کۆمەلگایە لە ڕووی فەرهەنگیەوە بۆی ئامادە بکرێ کاتێک تۆڕە کۆمەڵایەتیەکان یەنە ناو کۆمەلگەیەکەوە دەرگای بۆ ناکاتەوە تام کۆمەلگایی بۆ ئامادەکرێ وڵاتێکی بۆ نمونە وەکو چین وڵاتێکی وەکو ئێران لە پاڵمانە بۆچی بە ڕەهایی نایڵە بێتەوێ لەبەرەوەی پێیوایە کە کۆمەلگاکەی فەرهەنگێکی ئامادەکراوی نییە بۆ مامەڵەکردن لەگەڵم تۆڕە کۆمەڵایەتیانە چونکە ئەم تۆڕە کۆمەڵایەتی وەکو بەرپرسانی فەیسبوک خۆیان ئەڵێن خۆشیان نازانن ئاراستەی پەیامەکانی فەیسبوک و کۆنتترۆلی فەیسبوک و تەغیری فەرهەنگی لەنەوە کۆمەلگای لە ڕێی فەیسبوکەوە بەرەوکوێ ئەڕوا چونکە کۆنتترۆلی لە دەستداوە زۆر باش ببوورە وچانێکی کورت وەرەگرین دوای وچانەکە دێنەوە خزمەتان قسەکانمان تەواوەکەین تەمە ناوەکەم کە بەشی دووەمی گفتوگۆکەمان زیاتر تەرکیز بێ لەسەر ئەو ئومێدبەخشینەوەی کە چاوەڕێەکەین لە داهاتووە چۆن ئێستا لایەنە سلبەکانی بەشێک لە میدیامان بژار کردیانی
هیوادارم لایەنە باشەکانیشی وەوەی کە لە داهاتوە چ ڕۆڵک بجێڕبەوەی کە ئەندازەیەک ومێت بە خەڵک ببەخشێتەوە و بە تایبەتیش لە ناو پرۆسی ئەوەی کە پێکتر پرۆسی هەڵبژاردن و هەڵمەتی هەڵبژاردنە. بەڵە خۆشەویستان بەجێمان بێڵن دوای ئەم وچانە دێنەوە خزمەتە.